ڕۆژی چوارشەممە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دوایین کۆبنەوەی خۆی ئەنجام دەدات و کۆتایی بەکارەکانی دەهێنێت. دوای ئەوەش بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەکەوێتە بۆشایی یاسایی و دامەزراوەییەوە دەبێت دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان خولی نوێی پەرلەمانی کوردستان ڕاستپێرێت بۆ ئەوەی لە ماوەی 10 ڕۆژدا یەکەمین کۆبنەوەی خۆی ئەنجام بدات. ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش میکانیزمی چۆنەتی ئەنجامدانی ئەو کۆبنەوەی ڕوون دەکاتەوە و ڕای دەگەێنێت. چاوەڕێ دەکرێت کە سەرۆکی دەسەڵاتی دادوەری دوای ڕاگەیانی ئەنجامەکان داوا بکە لە ماوەی 10 ڕۆژدا لە ڕۆژی بانگێشکردنەکەی ئەو پەرلەمانی نوێی هەرێمی کوردستانی هەڵبژێردرا و کۆب بێتەوە. ئەگەر هاتو ئەو بانگێشتش نەکرێت لایەن سەرۆکی ئەنجومەنی دادوەریەوە ئەو کاتە پەرلەمان لە 11 ڕۆژ لە دوای پەسەندکردنی ئەنجامەکان و یەکلاییکردنەوەی تانەکان دەتوانی 11 ڕۆژ بۆ خۆی دانیشێ و کۆب بێتەوە و بە سەرۆکایەتی بەتەمەنترین ئەندام سەرۆکایەتی دانیشتنەکە دەکاتن و دانیشتنەکە دەست پێ دەکات و اینجا مەراسمی سوێند خواردنی ئەندامان جێبەجێ دەکرێت و دوای ئەویش پێویستە دەستەی سەرۆکایەتی نوێی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش داوا لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکات دوای سوێند خواردنیان دەست بدەنە ئەو پرۆژە یاسایانەی کە لەم خولەی ئێستای پەرلەمانی کوردستاندا تاو نەکراوە. نتوانە هەموو پرۆژە یاساکان جێبەجێ بکرێت و نتوانە هەموو خاڵەوەندەکانەوەی کە ئامادەکرا لایەن لیژنەکان و قسەی لەسەرکرد بەهۆی گورج و ئاڵۆزێبۆی و قەیراندارەی لە هەرێمی کوردستانەوە تەمەناکەم لە خولی داهاتوو ئەندامانی پەرلەمان و پرۆژە یاساگرنگانی کەماوە لە مەی ڕابردووە ئەگەر جێبەجێ نەکرێت لە داهاتووە هەوڵدەم بە هیمەتی هەموو لایەک ئەو پرۆژە یاسانەوەی کە گرنگ بێ لە بەرژەوەندی گشتی حکوومەت و هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. دەبێت 6 تشرینی یەکەم یاخود بەر لەو ماوەیە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆبێتەوە. بە پێچەوانەوە هەرێم دەکەوێتە بۆشایی یاسایی و دامەزراوەیەوە. هەروەک لە یەکەمین کۆبنەوەی پەرلەمانی کوردستان کە لەلایەن بەتەمەنترین پەرلەمانتارەوە بەڕێوە دەبرێت دەبێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دیاری بکرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.